سڵاو هاوڕێیان ئەمێ لێرە ئاگادارتان بکەم لە بری سەرجەم کارمەردانی کەناڵی NRT کە ئێستا دەست بەسەرن لە بینای سەرەکی NRT کەناڵی NRT لە شاری سلێمانی لەلایەن هێزەکانی دژەتیرۆرەوە وەکو بەرپرسایەتێکی ئەخلاقیەک لێرە لە بریەکە و کارمەندانە ئاگادارتان ئەکەم کە ئێستا ئەو تەواوی کارمەندانی NRT لە ژێر هەڕەشەی هێزەکانی دژەتیرۆر و ئاساییشان و کەناڵی NRT داخراوە و سەرجەم کەناڵەکان کارمەندانی NRT لە بینای سەرەکی بینە NRT دەست بەسەرن بۆیە داوا لە کەناڵەکانی ڕاگەیاندن ئەەکەم ئەو کەناڵانەی کە تا ڕادەیەک ئەم بابەتانە بە خەمی خۆیان ئەزانن دیارە کەناڵەکانی دەسەڵات ناڵێن ئەو کەناڵەکانی ئۆپۆزیسیۆن و کەناڵەکانی تر کە ئەم بابەتە هەواڵە زیاتر پەرە پێ بن و هەواڵی داخستنی NRT و دەست بەسەرکردنی تەواوی کارمەندانی کەناڵی NRT لە ناوخۆ لە ئاسی ناوخۆ بڵاو بکەنەوە تاوەکەوەی هەواڵەکە بگا و بتوانین زۆرترین فشار دروستکەین بۆ لابردنی ئەو فشار و ئەو هێرشەی بۆ سەر کەناڵی NRT کراوە بۆیە داواتان لێ یەکەم کە لە لای خۆتانەوە وەکو ڕۆژنامەنووسان لە پەیج و لە سۆشیال میدیای خۆتانەوە و کەناڵەکانی ڕاگەیاندن کەناڵی پەیام کەناڵی سپێدا و کەناڵی KNN و کەناڵی ڕێگا و کەناڵانەی تر کە بەرپرسایەتی ئەخلاقیە و ڕادیۆی نەوا و ڕادیۆی دەنگ ئەو کەناڵە ناوخۆیانە ئێمە لە کەناڵەکانی دەرەوە و لە میدیای دەرەوە خەریکی گەیاندنی ئەم بابەتین بە دنیای دەرەوە و فرسەتی ئەویان پێ نادەین کە بەمە بە ئاسانی بەسەریانە تێپەڕێ بە تایبەتی و هێرشەی بۆ سەر NRT کراوە وەکو هەروەکو زانیاریەکیش لە NRT و پێتان بدەم لە فڕۆکەخانە دیارە شاسوەر عەبدوڵاحیدیان دەستگیر کرد هێزەکانی دژەتیرۆر دیارە ئەو داواکاریەش بەپێی لە دوانی داواکاری گشتی لە سلێمانی داواکاریەکە ئەبێ لە دادگا پێداچوونەوە بۆ بکرێ بڕیاری بۆ دەرکرێ بەڵام دیارە لە ژێر فشاری سیاسیە بە کارێکی سیاسی دەستگیرکردنەکەی شاسوار کراوە بەڵام ئەم داواکاریە ئێستا بۆ پشتگیریکردنی NRTە بۆ ئەوەیە کە ئەو فشاری لەسەر NRTە لە بری NRT کەناڵەکانی تر ئەو ڕووماڵە بگرنە ئەستۆ بە پرسیارەتیەکی ئەخلاقی لەسەر شانی کەناڵی پەیام و کەناڵی KNN و کەناڵی سپێدا و ڕێگا و ئەو کەناڵانەی تر ڕادیۆی نەوا و تا ڕادەیەک دەنگ و هەموو ئەو ڕادیۆ کەناڵانەی تر وێبسایت پەیجەکان کە لە دەنگی شەقام و دەنگی خەڵکەوە نزیکن ئەم هەواڵە بڵاوکەنەوە و داوای پشگیری خۆیان بۆ کارمەندانی کەناڵی NRT ڕابگەێنن بۆ ئەوەی ئەو فشارە لەسەر NRT لا ببرێ و NRT بەردەوام بێت لە پەخشی خۆی خۆپشاندانەکان و دوجاریش لە پەیجەکانی ترەوە دیارە لێ یەکەین کە بەردەوام بن کە بتوانن لە پەیجەکانی خۆتانەوە ئەم ڤیدیۆی من بڵاو پێ بکەن و فشار لە کەناڵە ڕاگەاندنەکانی تر بکەن کە بتوانن ڕووماڵێکی باشی ئەم هێرشە بۆ سەر NRT بکەن ئەوە جار خۆتان نەزان بۆ چەندین جارە هێرش ئەکرێ هێزەکانی دژەتیرۆرە و بۆ پێی ئەو زانانەرەی ئێمە کە هەیە و هێزەکانی ئاساییشە و تەوقی گوندی ئەڵمانیان داوە و ژیان و سەلامەتی کارمەندانی NRT لە ئەستۆی هێزەکانی ئاساییش و بەرپرسانی ئەم شارەیە و خودی پارێزگاری سلێمانی کە دوێنێ بەڵێنی ئەوەی دا کە هێزەکانی ئاساییش ڕوبەڕووی خۆپشاندەران نابنەوە و توندوتیژی ناکرێت ئەمە بەرپرسایەتێکی ئەخلاقیشە لەسەر شانی ئەو کە ئێستا لە ناو ئەو شارەیە کە ئەو تیایە حاکمە دەستگایەکی میدیایی ئەهلی لەلایەن هێزێکی ئەمنیەوە هێرشی کراوەتە سەر بۆیە ئەمە داواکاریەکیشە بۆ خودی پارێزگاری سلێمانی و بۆ هێزە سیاسیەکان کە لە پارێزگای سلێمانی وجودیان هەیە و دەسەڵاتیان هەیە کە ناکرێ هێزێک کە لەلایەن کە بۆ خزمەتی خەڵک پرچە کراوە لەلایەن ئەمریکا وڵاتانی ترەوە بۆ ئەوەی بەرگری لە خەڵکی کوردستان بکە لەلایەن کۆمەڵێک هەرزەی سیاسیەوە بەکار بهێنرێ بۆ دژایەتیکردن یان بۆ کەپکردنەوەی خۆپشاندانەکان بۆیە ئەو هێرشەی بۆ سەر NRT چەندبارە ئەبێتەوە لەبەرەوە خەڵک بەدەنگ نەهاتووە بۆیە دوو داواکاریم هەیە داواکاریەکم هەیە کەناڵەکانی ڕاگەیاندن تەختەیەک ڕووماڵێکی باشی ئەوە بکەن و داواکاری دووەمەوەیە کە خەڵک خۆی لە NRT بکا بە خاوەن و ڕوبەڕووی بە شێوەی مەدەنیانە و بە شێوەی ئاشتیانە ڕوبەڕووی هێزە ئەمنیەکان بنەوە و ڕێگە نەیان جارێکی تر NRT ڕابگیرێ لەلایە بە زەبری هێز لە کاتێکە هیچ کێشەیەکی یاسایی نییە هیچ داواکاریەکی دادگان لە بەردەستان نییە کۆمەڵە هێزی بچوو کە بەدەست کۆمەڵێک خەڵکەوان بەکارە هێنرێن بۆیە داواتان لێ یەکەین لێرەوە فشار بکەن لە ئاستی خۆتانەوە ئێستا باسی لەکانی شایبینم ئێستا باشی دۆخی کاکشاسواری شەکەم بەڵام زیاتر مەبەستمە لەم پەیجەی NRT خۆیەوە کە وەکو بەرپرسیارەتیەک ئەبێ ئەوە بگەێنم کە کارمەندانی
NRT ئێستا دەست بەسەرن لە ناو بیناکە و ژیان و سەلامەتیان لە مەترسیایە و تەواوی کەناڵەکە کەناڵی NRT 1 بە تایبەتی لە کار خراوە ڕێگە بە کارکردنی کارمەندان نادرێ و ڕێگە بە چوونە دەرەوەی کارمەندانیش نادرێ و هێزێکی زۆری ئەمنیان لەو ناوچەیە لە دەوروبەری گوندی ئەڵمانی کۆ کردوێتەوە. بۆیە داواکاریمان بۆ هێزە سیاسەکانی ئێرە ئەوەیە و بە تایبەتی ئەم پەیاممان بۆ کەناڵەکانی ڕاگەاندنە و پەیامی دووەممان بۆ پارێزگاری سلێمانی و بە پرسانی تری حیزبە سیاسەکان لە سنووری پارێزگای سلێمانی و لە هەرێمی کوردستان بەرپرسانی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی کە لەم دۆخە بێدەنگ نەبن لەبەرەوەی ئەم هێرشە بۆ سەر میدیا NRT مینبەرێک بۆ هەموو حیزبە سیاسیانە و هاوڵاتیانی کوردستان بۆیە ئەرکێکی ئەخلاقیە و بەرپرسایەتێکی یاساییە بۆ پارێزگای سلێمانی کە بەرگری لە NRT بکە. لەبەرەوە لێرەوە ئێمە ئەپدەیتی تازەتان پێئین کە دۆخەکەی تازە وەرئەگرین لە هاوڕێیانمان کە دۆخەکە چی بەسەراتەوە، بەڵام ئەو ئەزانین ژیانیان لە مەترسیایە هاوڕێیانمان لە NRT بکەنەوە لە پەیجەکانی خۆتان و ئەم بەرپرسیارەتیە لە ئەستۆی منە لە ئێستایا کە بتوانم بیگەێنمە ئێوە و هەر زانیاری تازە هەبێت لەسەر دۆخی شاسوار عەبدوڵاحیدیش ئەوەی هەیە کە گیراوە لە ئێستا ئاگادارین و خۆم ئاگادار بووم کە لە فڕۆکەخانە دەستگیریان کرد بەڵام نازانین بۆ چ شوێنێ براوە، بەڵام هێزی دژەتیرۆر بووە و هێزەی کە خۆتان نەزان لە ژێر دەستی کۆمەڵێک خەڵکی سیاسیایە کە هیچ بەهایەکی یاساییشیان نەماوە. بۆیە ئێمە لێرەوە بەردەوامە بین و ئەمە باشەکشە بە هێزی جەماوەرد بە دەرکیت ناکات، بەڵام گرنگە NRT بمێنێتەوە هەمومان بەگری لە NRT بکەین. ئەپدەیتی تازەتان هەیەمەوە لە چەند خولەکی داهاتووە. دەستان خۆش بێت.